ئەمە مەریەم ڕەجەویە، ئەو ژنە 73 ساڵەی بۆ سەردەمی ڕوخساری یەکەمی بەهێزترین گروپی بەرهەڵسکاری ئێران بوو. رژیم ولایت فقیه یعنی حکومت اعدام. بەڵام ڕۆژگار و باڵادەستی کۆماری ئیسلامی ئێران مەریەم و گروپە چەقدارەکەیان لە قاڵبدا و ئێستا وە گروپێکی بەدەنگی بێڕەنگ ماونەتەوە. مجاهیدینی خەلق ناوی ئەو گروپەیە کە کەم کەسەیە لە ئێرانی ئێستا و عێراقی جاران ناویان نەبیست بێت. ئەمانە سەرسەختترین نێیاری دەسەڵاتەکەی خومەینی بوون، بەڵام مێژووی ئەم گروپە زۆر لەوە بەرەوە دەستی پێکردووە. سازمانی مجاهیدینی خەلق گەورەترین و چالاکترین گروپی بەرهەڵسکاری ئێران بوو. ساڵی 1965 لەسەر دەستی چەند ڕۆشنبیرێکی چەپخواست دروست بوو، بەڵام زۆری کاردانەوەکانیان لە چالاکی سیاسیەوە گۆڕا بۆ کردەی سەربازی و لە سەردەمی شادا زنجیرێک تەقینەوەیان دژی شا و ئامانجە ئەمریکیەکان ئەنجامدا. کاتێک ڕژێمەکەی شاگۆڕا ئەم گروپە تێکەڵی کاروباری سیاسی بوونەوە و مەسعود ڕەجەوی نیازی خۆی نیشاندا کە خۆی بۆ پۆستی سەرۆشی ئەو وڵاتە کاندید بکات، بەڵام فتوایەکی خومەینی ڕێگری لێکرد. هەر پاش ئەوە مانگی هەنگوینیان لەگەڵ دەسەڵاتی نوێ زۆری نەخەیاند و لە ناوەڕاستی ساڵی 1970 ژمارەیەکی بەرچاوی ئەندامانیان لە سێدارەدران. ئیتر سەرکردایەتی گروپەکە پەرد بوو، زۆربیان لە فەڕەنسا بوونە پەناخواست تا ئەو کاتەی لە ساڵی 1986 مەسعود ڕەجەوی لەگەڵ سەرکردایەتیەکەی ڕوویان لە عێراق کرد و سەدام بە تەواوی پێشگیریکردن و پرسەکی کردن هەم بۆ شەڕی ئێران عێراق هەم بۆ لێدان لە پێشمەرگە. ئەم گروپە چەکێکی کاریگەر بوون بەدەست سەدامەوە، بەڵام کاتێک دەسەڵاتەکەی سەدام لاوازکرا ئیتر ئەمانیش بێ حەول و قووەتمانەوە و لە ساڵی 2003 دەسەڵاتی نوێی عێراق فەرمانی کرد کە دەبێت ئەو گروپە لە عێراق نەمێنن. ئێستا گروپەکە ئەو کاریگەریەی جێرانیان نەماوە و سەرکردایەتی و ئەندامەکانی هەر یەکە و کەوتونەتە وڵاتێک. هەرچەندە خەڵکی ئێران هیوایەکی زۆریان پێ نییە، بەڵام مەریەم ڕەجەوی کە لە ساڵی 1993ەوە کەسی یەکەمی ئەو گروپەیە لەگەڵام شەپۆ لە نوێی ناڕەزایەتی ڕۆژانە لەسەر ئێکس پەیام بڵاو دەکاتەوە، بەڵام نە مجاهیدینی خەڵقەکەی جارانە و نە مەریەمیش مەریەمەکەی جاران، بۆیە پەیامەکانی کاریگەری کەوتویان بەسەر مەیدانەکەوە نەماوە.